ئەمڕۆ لە قەزای عنکاوە پەمپێکی چیمەنتۆ خەریک و کارەسات بنێتەوە و کەوت بەسەر دوو ماڵە لەلایەکی تریشەوە حاجیانی دەڤەری ڕاپەڕین لە فڕۆکەخانەی جەلال تاڵەبانیەوە ئەمڕۆ بۆ بەجێگەیاندنی فەریزەی حەج بەڕێکەوتن ئەمانە چەناڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. پەمپێکی چیمەنتۆ ئەمڕۆ خەریک بوو کارەسات بنێتەوە و لە کاتی کارکردنی لە قەزای عنکاوە بەهۆی لەدەستدانی باڵانس کەوتە سەر دوو ماڵ کە هاوڵاتی تیادا دەژین، بەڵام ئەوەی باش بوو زیانی گیانی نەبوو، تەنیا زیانی مادی هەیە. ئەو کات کەوتنی پەمپەکە بۆتە هۆی زیانگەیاندن بە دووستونی کارەبا و کۆبڵەکانیان، بۆیە کارەبایان لەو شوێنە بڕیۆ تیمەکانی چاکردنی کارەبا هاتن و وەزعەکەیان کۆنتڕۆڵ کرد. بەڕێوەبەری کارەبای قەزای عنکاوە ئیدریس فەتاح بە 964 ڕاگەیان کارەبای شوێنەکەیان بڕی بۆ ئەوەی مەترسی بۆ سەر هاوڵاتیان دروست نەبێت. هەروەها وتیشی باشە کارەسات ڕووی نەداوە و زیانی گیانی نییە، هێشتا ناشزانین زیانە مادیەکان چەندە. ژنێکی کورد لە دەڤەری ڕاپەڕین دەڵێت شەرتم لەگەڵ خوای گەورە کردبوو ناوم دەربچێت بە جلی ئاڵای کوردستانەوە حەج بکەم. ئەمڕۆ بە دوو وەجبە 360 هاوڵاتی کە ناویان بۆ فەریزەی حەج گەڕاوەتەوە لە دەڤەری ڕاپەڕین بەرەو ماڵی خوددا بەڕێکەوتن. شێخ تەها بەڕێوەبەری حەج و عومرەی ڕاپەڕین بە 964 ڕاگەیان حاجیانی ڕاپەڕین لە ڕێگای فڕۆکەخانەی جەلال تاڵەبانی ئەمڕۆ بە دوو وەجبە بەرەو ماڵی خوددا بەڕێکەوتن و هەموو کاراسانیەکیان بۆ کردوون و پاسیشان بۆ دابین کردوون تا فڕۆکەخانە. ژنێک لەوانەی ناوی بۆ حەج گەڕاوەتەوە و گەشتەکەی دەکات بە 964 وت دڵی زۆر خۆشە و پار ساڵ ناوی نووسیە و ئەمساڵ ناوی هاتەوە. دەشڵێت شەرتم لەگەڵ خوای گەورە کردبوو بە جلی ئاڵای کوردستانەوە بچمە حەج و لەوێش دوعای خێر بۆ هەموو موسڵمانان و هەموو کوردستان دەکەم. ئەوقافی سلێمانی بەخۆ کەوتووە و دەیەوێت بەردەم مزگەوتەکان و کاتی پرسەکانیش ڕێک بخاتەوە، چونکە خەڵک کێشەی هەیە و ئیتر هەندێک لە دەستگەڕەکانیش بێتامیان کردووە. ئەوقاف داوا لە هاوڵاتیان دەکات ئاگاداریان بکەنەوە لەو دەستگێڕانەی بەردەمی مزگەوتەکان دەگرن و ڕێگای هاتوچۆ دەبڕن تاوەکو لێپرسینەوەیان لەگەڵ بکەن. مامۆستا عەباس خدر بەڕێوەبەری ئەوقافی سلێمانی بە 964 وت ئەوان هەماهەنگیان هەیە لەگەڵ قایمقامێتی سلێمانی، بۆیە لە بەردەم هەر مزگەوتێک هەستان کرد عەرەبانە و دەستگێر ڕێگەیان داخستووە دەتوانن سکاڵا تۆمار بکەن تا چارێ بکەن. دەشڵێت ئەوان نایانەوێت ڕزقی کەس ببڕن، بەڵام دەبێت ئەو کاسبکارانەش حساب بۆ بکەن ڕێگەل لە خەڵک و ڕێبواران نەگرن، چونکە جاری وەها بووە ڕێگە نەبووە جەنازە ببرێتە ناو مزگەوتەوە. دوو بۆرە دز بەتەما بوون ماتۆڕێکی بەردەم کافتریایەکی کەلار بدزن و بۆی دەرچن، بەڵام کەشف بوون و ئیشەکەیان سەری نەگرت. ئەوانش لە داخاو لە کاتی هەڵاتن کافتریاکەیاندایە بەر دەستڕێژی گولە. ئەمە چیرۆکی فیلمێک نییە، بەڵکو بە پێی گرتە ڤیددیۆیەک کە ئەمڕۆ بڵاوبووتەوە دوو کەس بە ماتۆڕێک دەچنە بەردەم کافتریایەک لە کەلار بۆ دزینی ماتۆڕێک، بەڵام پێیان دەزانن و هەڵدێن، دواتر دەگەڕێنەوە و کافتریاکە بەرفی شەک دەدەن. سۆران حەمەغەری بوتەبێژی پۆلیسی گەرمیان بە 964 وت ڕووداوەکە مانگی پێش و ڕوویداوە، بەڵام ئەمڕۆ ڤیددیۆکە دەست میدیاکان کەوتووە و بڵاو بۆتەوە. فەرمانی گرتنیش بۆ ئەو دوو کەسە دەرچووە. بە قسەی وتەبێژی پۆلیسی گەرمیان دزەکان دانیشتووی کەلارن و ناسراونەتەوە و پێشینەی تاوانیشیان هەیە. سەرشتا ڕادەکێشم بۆ هەواڵێکی دیکە. ئێوە دەزانن کە سەیرانگای سەرچنار لە سلێمانی کەش و ئاو هەوا و ژینگەیەکی دڕفێنی هەیە، بە تایبەت ئەم بەهارە چونکە زستان و بەهارەکەش پڕباران بووە سەرجەم کانەکانی ناو سەرچنار و ئاوی سەرچنار بوژاوەتەوە و تەواو گەشاوەتەوە. جا بە بۆنەی ئەوەوە کەسێک کۆمەڵێ قاز و مراوی کە ئەمە خوێنەکەیەتی بە هەدیە بە دیاری بردوێتی بۆ ئەوەی کە بیبەخشێتە سەیرانگای سەرچنار لەوێ بیخەنە ئاوەکە و دیمەنێکی جوان و دڕفێن دروست بکەن. محەممەد خەسرە و سەرپەرشیاری وەرگرتنی ئەو مراوی و قازانە بۆ بە 964 وت کەسێک بە ناوی حاجی سالار ئەم قاز و مراوانەی هێناوە بۆ ئەوەی دیمەنەکە ئەوەندەی تر جوان بکات و سەرنجی گەشتیاران بەلای خۆیدا ڕابکێشێت. داواش دەکات ئیتر ئەو کەسانەی کە دەچن لە سەرچنار نان دەخۆن ئەو پاشماوە خۆراکیانەی لیان دەمێنێتەوە فڕێی نەدەن بیێڵنەوە بۆی ئەم قاز و مراویانە و ئەو پەلەوەر و گیاندارانەی تر کە لە سەرچنار هەیە ئەوان بیخۆن و سوودی لێ ببینن. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو، کاتێکی شاد بۆ هەموو لایەک.